بە هەوڵی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوای نزیکەی 4 ساڵ لە ڕاگررتنی پرۆژە خزمەتگوزاریەکان بەهۆی قەیرانی داراییەوە جارێکی تر ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی تایبەتن بە خزمەتکردنی هاوڵاتیان دەخرێنەوە کار. لێپسراوی بەشی ئامال لە پارێزگای سلێمانی دەڵێت ئەو پرۆژانەی کە لە سلێمانی دەخرێنەوە کار خۆی لە پرۆژە خزمەتگوزاریەکانی شارەوانی و گەشت و گوزار و پەروەردە و تەندروستی و کارەبا و چەند پرۆژێکی تردا دەبینێتەوە. ئەم پرۆژانە بە هاوکاری بەڕێزجێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەسپاسەوە دوای باشتربوونی باری بارودۆخی دارایی حکوومەتی هەرێم لەبارەی بەرزبوونی نەوتەوە هەروەها ئەو بڕەبوجەی کە لە بەغاوە بۆمانێت بەسپاسەوە گرنگیشی تایبەتی یاوە بە پرۆژەکان لە ئێستادا ئەو پرۆژانەی کە گرنگی پێداوە پرۆژەکان کە بریتین لە سێکتەری کارەبا سێکتەری تەندروستی سێکتەری ئاو و لە داهاتووشا پرۆژەکانی کە بۆ گەڕختێتەوە بەسپاسەوە لە سنووی پارێزگای سلێمانی لە ئێستادا 57 پرۆژە لە کارکردندا. بەڕێوەبەری پرۆژەکانی شارەوانی سلێمانیش دەڵێت لە ئێستادا کارکردن لە بەشێک لە پرۆژەکانی شارەوانی دەستی پێکردو و تیمەکانیان بەردەوامن لە خزمەتگوزاریەکانیان و لە داهاتوویەکی نزیکیشدا 8 پرۆژەی خزمەتگوزاری تریش جێبەجێ دەکەن. ساڵی پار بە فەرمانی بەڕێزجێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز قوبات تاڵەبانی 8 پرۆژەی بۆ خستینەوە کار لەوانە 6یان تەواو کرا و دوانیان ماون ئەم ساڵ تەواو بن. ئەم ساڵیش تاکو ئێستا 2 پرۆژەی ترکەوتۆتەوە کارکردن لەگەڵ ڕێکی کورسات لەگەڵ قەرگا دەسەکەنەوە بەکار و ئیشاڵڵا ئەم ساڵ تەوایان نەکەین. لە داهاتووشدا وعدمان پێدراوە کە ئێمە 6 پرۆژەی ترمان هەیە کە بە تەواوەتی وەستاون وعدیان پیاوین کە ئەو پرۆژانەش دەست بەکار بێتەوە بۆی بتوانین پرۆژە کۆنەکانمان هەمووی تەواو بکەین. نیازمان هەیە لە داهاتووە پردی ئەبوسەنا بکەین بە 2 ساید هەروە ڕێخستنەوەی شەقامی شێخ سەلام کە یەکتر بڕی خەباتەکە تاکو خستخانی شۆڕش و تیمەکانی قیرتاوکردنیشمان و تێکەڵ ڕێژکردنیشمان لە ناو شاری سلێمانێ بەردەوامە و کارەکەن بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتی. بەگەڕخستنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان بانگاوێکی گرنگی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی دەزانن کە جارێکی تر دەستی کاروانی ئاوەدانی گەیاندە شار و شارۆچکەکان و بەمەش دەرفەتی کار بۆ چین و توێژەکان دەرەخسێت و جوم و جوڵ دەکەوێتە بازاڕ و جارێکی تر کەرتی ئابووری بژاننەوە بەخۆوە دەبینێت. هێمن کەمال، کورتسات نیوز، سلێمانی.